هیوادارم سەرکەوتو میرەبەرە سپاسەکەم زوو خۆشەویستم
بۆ بڕگەی ئارەزومەندانیان شەومان لاوێکی خوێنگەرم ڕووی تێکردوین بە هەوڵ بین لە نزیکە و بیناسین بەخێر بین جەناب بناوی خۆت ببینرە ناسین بەڵێ هەڵێ عەزیزە دەنگە زۆر زۆر دەنگە ناڕۆم باشە تۆ هینیش کە احتیاج ئەو نەکوژان ها باشە دی کاکە ڕێ باشە حەزی خۆمان ناسین مشکل باش تۆ خۆت کردم ماڵ تۆ بینەرانی ئەزیز و خۆشەویستم بۆ بڕگەی ئارەزومەندانیم شەو لاوێکی خوێنگەرم ئەویش کاکە ڕێبوارە کە ڕووی کردوتە بەرنامەکەمان سەرەتا بە خێرات یەکەین کاک ڕێبوار لە چەند بەرنامەی ترە خۆشەویستم بۆ بڕگەی ئارەزومەندانیم شەومان لاوێکی خوێنگەرم بۆتە میوانمان ئەویش کاکە ڕێبوارە کاک ڕێبوار بە خێرات یەکەین کاک ڕێبوار تا ئێستا لە چەند دەرفەتی ترە لە گۆرانیشتە بەشداری کردووە بەرنامەکان لێ تۆ مەکرەوە ئەی ئەم شەو بۆ ئەم بەرنامەیە چی بۆ ئامادە کردین ئاوازەکەی خۆتانەوە با بەیەکەوە لەگە بینەرانی خۆشەویستە گوێبیستی بەرنامەکەی کاکە ڕێبوار من بێوەفایان خۆش ناوێ
سپاس بۆ کاکە ڕێبوار هیوادارم سەرکەوتوو بیت و زیاتر توانی برەوە بە هەنەرەکەی لە کۆتایی ئەم بەرنامەیە شەمانە بۆ تا بڕگەیەکی ڕزمەندانی تر زۆر زۆر سپاسی وڵایەتان دەکەین بە تایبەتی سپاسی یانی کۆمەڵایەتی و سەرجەم کارمەندەکانەکەین کە زۆر هاوکاریان کردین لە ئامادەکردنی ڕگەی ئەم شەمانە دووبارە بەناوی یەکەیەک ئەندامانی تیپەکەمان و ستافی بەرنامەکەەوە سپاسی یانی کۆمەڵایەتی و کارمەندەکانەکەین سپاس بۆ بەڕێز Aynen ben kızdım. Azir tozay güzel. Al toplayı bebek Kerim. Zara Kerim var. Böyle şu bunu. بینەرن دۆستان و ئازانی سای هونەرمەندان ئەوەی کە ئێستا گوێبیستی بووین یەکەم بەرهەمی کاکەریم گوڵانیە کە لە ماڵی کاکە ڕزگاری حەکیم لە ساڵی 1984 بە دانیشتنیەکە لەگەڵ گۆرانیێکی ترا دەنگخۆشێکە ناوی کاگازات بوو بە دووخۆڵی تەجلیان کردووە بەس نازانین مناسەبەکە چی بوو بە چ گوانێکەوە بووە بۆیە بە پێویستمان زانین سەردانی ماڵی هونەردۆست کاک ڕزگاری حەکیممان کرد کاک ڕزگار سەرەتا وەکو بەرنامەکەمان هاتوونێتە ماڵتانەوەمانەیە بزانین خۆت باسی هەندێک بیرۆری خۆتمان بکەیت لەو کاسێتە پێشەشی بە خێراتنتانەکەم بە خێراتنی تەلەڤیزۆنەکەتانەکەم وەڵا کاک جەزات چی بڵێ من هەر لە زووانەیە هونەردۆست و هونەرمەند و ئەمانم زۆر بەسەر کردوتەوە هونەرمەندەکانیشم زۆر بینیوە کوردستانی عێراق و ئێران هەر هەمویان جاوسا کاکەریم گوڵانی بیدایەت کەناسیم پاسێکی ڕافی پێبوو خەتی گۆیژە هەر لە سەروی ئێستا بازاڕەکەەوە ساڵی 84 بوو من لەگەڵ کاگومێدا کاگومێ زەردەشتی وەسا وتی کاکەریم دەنگی زۆر خۆشەوتم تا ئێستا جۆم لە دەنگی نەبووە وتی با گۆرانی بێژە ترەوە بوو ێوارەکەی چوین بۆ لای بۆ گەراجەکە وتمان کاکەریم حەزەکەین دانیشتنیە بکەین لە ماڵی خۆمان وتی باشە لە خزمەتتانم ترەوە بوو ئێوارەکەی چوون بە دوای کاک شێرزادی عەبدوڵازادەیە و زەڕبەکەی ئەو کاگومێت خۆی و کاگازادێکیشی لەگەڵا بۆ ئازەمزەلیان پێوە دەویش دەنگی خۆش بوو تر یەکی دوی 1984 بوو لە مەجیبەک ئەو ساماڵمان لەوێ بوو ئەو حەفلەیەمان پێکرد ئێستا ژۆتان نوسخەکە لای خۆمە و حەفلەیەکی زۆر خۆش بوو وابزانم یەکەم بەرهەمیش بوو یەکەم گۆرانیش بوو یەکەم حەفلەش بوو من بە کاکەریم گوڵانی دوای بەدوایەوە زیاتر لەوە ناسراکە بەرەمی کاک مەحموو دوای ئەوە کاک مەحموو تووشی حادیسەیەک بوو ئەوە بوو لە خەسەخانەکە و کاکەریم یارمەتێکی زۆری یا خوێنی یاوەمانەی تر ڕەفاقەتەکە زۆر بەخۆت بووی تر شەوێکیان لە ماڵی کاکەریم گوڵانی دانیشت بوون لە گۆیژە بوو کاک مەحموو لەگەڵ یا دانیشت شریتێکیان تۆمار کرد ئەویشیان خستە ناو بازاڕەوە ترەوە بوو کاکەریم گوڵانی تر بۆ ناسرا و خەڵکەکە ناسی تۆ وەکو دەنگی خۆی دەنگی پێ باشانی وەکو هونەرمەندێکی میلی دەنگی خۆشە کاکەریم دەنگی خراپ نییە دەنگێکی چاچی هەیە وابزانم خۆشە لە نزیکەوە شارەزای کاک جەزا بۆ مەقاماتی عەرەبی زۆر خۆشە دەنگی کاکە ڕزگار خۆت زیاتر خولەی ئەوی کە وێنە لەگەڵ هونەرمەندەکانە بۆ یادگاری بگری ئەوەی کە لەم وێنانەیە دیارە لە ئەلبومەکە لەگەڵ هونەرمەندی پایابەرزی کورد کاک محەممەد ماملێ وێنە ئێستا لە دنیای کۆچی کردووە وهروە لەگەڵ هونەرمەندی گەورەی کورد کاک ئەحمەد شەماڵ خۆی لێ خۆش بێ وهروە لەگەڵ هونەرمەندی پایابەرزی کورد مامۆستا حەمەد ساڵحەدیران و بەڕێز مامۆستا شارۆخی و
زۆری هونەرمەندانی تریش ئایا هەر خۆت لەسەرەوە حەزە بەدەنگی و کەڵە هونەرمەندانە و هونەرمەندە گەورانە کردوەکە وەڵی کاک جەزا و هونەرمەندانەوە بزانم قەت ناویان ون نابێت دەمخۆشی وامان زۆر زۆرە جا زۆریان هەیە ئێرانی و زۆریان هەیە عێراقی و هەمویان دەنگخۆش و پایە بەرز و ئوستازێ بڵین هیوایەتم بووە کە بیان بین و بچم بۆ لایەن و ئەمە مەجموعەیە لە ڕسمەکانە زۆر هونەرمەندی کەم بینیوە ئەوەی کەم بیستی بێتم 2000 سەردانی شارستنەوە کردو و چاپێکوتنی لەگەڵ هونەرمەندی گەورەی کورد کاک عەباسی کەمەندی کردووە خۆ دەگەڵمان باس پێ وەڵای هەمووی مانگ و مانگێ نابێ مانگێک و 5 ڕۆژەوەنە ترە و عەباسی کەمەندی وەسفیان ناوتیان وایە وایە و من عەباسی کەمەندیم جارێک بینی بوو لە ئێران بووم بە ڕێگاوبان دانیشتم لە چاخانەیەک ئاوە ڕێی وتیانەوە عەباسی کەمەندی بوو ئەوسا وەکو ئێستا نەبوو جام جاریان زۆر تەئسیری تێکردمەوە بچووم لە سنە بەهۆی برادەرێکەوانێ دۆزیمەوانێ ڕەخەمی تەلەفۆنەکەی یابوومێ تەلەفۆنێکم بۆ کردوتم نەک لە تاران بێ ئەوە بوتیان لە سنەیە تر کە چووم بۆ ماڵەوانێ لە ماڵ نەبووتم ئەی لە شوێ وتیان لە سەدا و سیمای سنەیە یعنی ئیزاع و تەلەڤزۆنی سنە ترەوە بوو کە چووم لە دوورەوە لە پرزگەکە دانیشتم عەباسی کەمەندی لەوێ نەبوو تەلەفۆنێکیان بۆ کردوتیان میوانێک هاتووە لە عێراقەوە وتی بەسەر چاو لە خزمەتیان ئەوە بوو لە پرزگەکە چاوەڕێمە کرد کابرایەک هاو وەکو چۆن بڵێ دێوانەیەک قژی ئالێرا بوو ڕیشی ئالێرا بوو سەر و ڕیش تێکەڵاو بوو چاکو چۆنیم لەگەڵا کرد و کاک شاپورێکەیە برادەر مسنەیە وتی ئەمە کا عەباسی کەمەندیە تر من زۆر پێی تێک چووم و خەفەتێکی زۆریشم لێ خواروتم باشە بۆ عەباسی کەمەندی وای لێ هاتووە ترەوە بوتی ئێستا ناتوانم هیچ قسەیە بکەم ئەم شەو ناڕۆیتەوە میوانی منەبی چوین بۆ ماڵی عەباسی کەمەندی و مقابلەیەکم کرد و نەختێ سوالم لێ کرد و نەختێ ڕسمم لەگەڵا گرت و باسی ژیانی خۆی و ژیانی هونەری و سوالی ڕسمانە مۆجودە چکە گویا من شتێکی وە هەیە نایڵم کەس ڕسمی لەگەڵا بگرێ بەڵێ نابێت کە ڕسمی لەگەڵ بگرێ حتا بەمەش من بە تەجیلەکە کردم زۆر تەکلیفم لێ کردوتم ئەمەوێ فلیم بەردار بە زمانی خۆیان تەسویری ڤیدیۆی بکەم وتی ناتوانم کەلیمەیەکیش قسە ناکەم عەباسی کەمەندی قەت حەزی نەکردو خەڵق بیناسێ تم ئەی چۆن وایڵێ وتی خەڵق ئەڵێ گۆرانی بێش بەس من ئەڵێم گۆرانی شعر تەنانەت پرسیارێک سوالم لێ کردوتم باشەکە عەباس تۆڵێ ئەمەوێ خەڵق نەمناسێەوە ئەمانە و بۆچی گۆرانی ئەڵێیت و خەڵق تۆ ئەناسێ وتی ئەمەوێ خەڵق وەچەم نەناسێ دەم و چاوم نەبینێ وتی بەس لەبەر خاتیەوەی کە هاتوویت بە تەسجیل چ سوالێکەکەی چ ئینێکەکەی حازرم لە خزمەتام و هیچ ڕسمێکی بەخوا کاک جەزا ڕسمی گرتووە فلیمەکەش لای خۆمە بەس سوێنێکی گەورەی یاوم کە ئەو ڕسمانە دەستی بێتم ڕازی نەبێ ڕسمی ڕازی نەبوو بە هیچ شێوەیەک هەتا ئەم مقابلەیە زۆر تەکلیفم لێ کرد کارزگاونەی ئاگامان لێ بێت تۆ لە دوورەوە کاتی خۆی زۆر دانیشتنی بۆ هونەرمەندەکانی تریش کردووە لەوانە بە ڕەحمەت بزان کاک ئەحمەد شەماڵیش بەڵێ ئەو کاتە ئێمە منەمەیە لێرە ئاماژە بە ڕۆڵی برادێک بین کە زۆر خزمەتی هەموو هونەرمەندانی کردووە لە کاتی گۆڕانی تەجگنەوەی کە غەریبی تەنەکەچی بوو غەریبی تەنەکەچی بەڵێ حەقوای هونەرمەندان ئەنی وەکو وەفایەک ناوی بێنن لە شوێنانەچکە بەڕاستی دەورێکی بە باڵای هەبووە لە کاتی خۆی لە تۆمارکردنی هەموو گۆرانەکان کە لە شاری سلێمانی و دەوروبەریە تەجیکرێنن بەڵێ کاک جەزا کاک غەریبی تەنەکەچی وابزانم حتا لە ئێساش لە ئارمی تەلەڤزۆنەکانە ئەگەر بیخوێنی تەوانی ئەڵێ تۆمارکردنی دەنگ غەریب ئەحمەد زۆر گۆرانی هەیە کاک غەریب تۆماری کرد و کاک غەریب یارمەتی هونەرمەندەکانی زۆر راوە یارمەتی هونەردۆسەکانی زۆر راوە ئاسفەکان کاک غەریب کابرایەکی بڵێم چی پیاو نازانێ بەم تۆزە وەسفی کاک غەریب بکە کاک ڕزگارجان ئێمە لە کۆتایی ئەم دیدارەیە ئەومان دەزێت دەستخۆشی لە بەڕێزی پێین کە بەڕاستی هەمیشە هەردەم دڵسۆزی هونەرمەندان بوویت و لە دوور و نزیکەوە بە دوای هەواڵەکانی نەچوویت و هەوڵت داوە دەنگیان بکەی بە ئەرشیڤ لای خۆت بێڵیتەوە بۆ نوسخە و وێنەیان بگریت و زۆر بە دوای هەواڵی هونەرمەندان نەچووی ئێمە لە کۆتاییە هیچ شتێکمان نەماوە بەڵێ زۆر سوپاسانەکەم زۆر مەمنونتانم زۆر سوپاسی ئەوژەکەم کە هاتن منتان بەسەر کردەوە بۆ ماڵەوە چ پێویستیە ئەمرێک شتێکی ئەرشیفی بێ شتێکی گۆرانی بێژ بێ لە خزمەتتانم نەک هەر
بۆ تەنانەت گۆرانی بۆ چ شتێکی کەش بێت هەر لە خزمەتتان نامێساش بە ئەزە شریتێکم لایە بە ڤیدۆ تا ئێستا بڵاو نەکراوەتەوە دام ناوە ڕۆژی خۆی بێت کاک ئەحمەد شەماڵ حەفلەیەکم پێ کرد لە ماڵەوانێ 2 سەعات بوو سەعاتێکیم بڵاو کردەوە سەعاتێکیم هەر لاماوە یەکێ لە قسەکانی خۆی ئەوە بووتیە سەعاتێکی بڵاو کەرەوانێ سەعاتەکەی کەی با بمێنێ کە مردم ئەوسا خەڵقیە بۆ ماڵەوە لە دەرگاتە یاڵێ و شریتەی کاک ئەحمەد بڵاوەکەیتەوە بێزەبت قسەکەشی ڕاست دەرچوو دووبارە سوپاس بۆ تۆ کاکە زۆر زۆر سوپاس بۆ ئێوە کاک دەزاجان ئەو کەریم خەمزەی باشە باش بۆ چێ ڕۆیتەوە ئەگار لێ بوو بە ڤیدۆم هەیە بۆ بە ڤیدۆکە بینایی